بە هەندێک ئاماری ورد و سەرنجڕاکێش باس لە دیاردەی سوالکردنەکەین کە بۆ هەندێک لە خەڵکی بووە بە پیشە. ئایا تا چەندە گروپ و باندی جۆراجۆر منداڵانی بچووک پیا و ژنی بەتەمەەن بەکارهێنن بۆ دەستکەوتنی پارە؟ بە پێی ئامارێکی قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر لە ماوەی 1/1/2019 هەتا 24/12 ساڵی 2019 921 کەس لەسەر سوالکردن دەستگیر کراون. 476 کەسیان تەمەنیان لەسەر 18 ساڵ بووە و با بڕیاری دادوەربەند کراون. 445 کەسی دیکەیان تەمەنیان لە خواروی 18 ساڵ بووە. ڕەوانەی بنکەی پۆلیسی نەوجەوانان کراون. هەر ڕۆژێک دوای خستنە ڕووی ئەم ئامارانە لیژنەی تایبەتمەندی قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر هەڵمەتێکی نوێ بۆ دەستگیرکردنی ژمارەیەک سوالکار لە ترافیک لایتی گوڵان لە هەولێر ئەنجام دەدەن. لێرە هەندێکیان وا دەردەکەوێ کاری دەستگیری دەکەن و گۆڕەی و کلێنکس و گوڵ دەفرۆشن. هەندێکی دیکەشیان ڕاستەوخۆ سوال دەکەن و داوای پارە دەکەن. ئەم دیبانانە چەند ساتێکە پێش گەیشتنی تیمەکانی قایمقامەتی هەولێر. ئەوان بەم پاسە تایبەتیە دەگوێزرێنەوە بۆ ئەوەی لە قایمقامەتی هەولێر لێکۆڵینەوە لەگەڵ ئەنجام بدرێت. هەندێکیان دەڵێن سوال ناکەن و کاری دەستفرۆشی دەکەن. تەمەنی جیاوازیش لێرە بەدی دەکرێت. چیرۆکیان پیاوە بە ساڵە چووە کە دەڵێت پێشتر بانگبێژ بووە تەواو کاریگەرە. لەگەڵ ئەوەی 9 منداڵیشی هەیە 5 کچ و 4 کوڕ ئێستا بەتەنیا لەگەڵ ژنە بە ساڵات چووەکەی بە سوالکردن ژیان دەبەنە سەر. ئەڵێن تۆ زوو ییت بۆ قایمقامیەت چەند جار تۆیان گرتو ئەڵێن وازە سوالکردن بێنە؟ گەلێک جاران گرتیا بەس خۆمە پیرەژێرم کەسم نییە مەجبوریم تێم دەچم 2 ساعت 3 ساعت لە جیەکە کەکتە ڕزقێکم لەوە بێت دەبین بەسەر دەکەین. بۆچی سوال دەکەیت؟ ڕاکرێکیمە قەرزارم پارێنێ ئەوڕۆ دەیم سبێنیە. ئەمڕۆ هەیە سبێنی نییە؟ چەند ساڵە تۆ سوال دەکەیت؟ ساڵێک دەوێت. 1 ساڵە. خۆ هەموو ڕۆژێ نایم غێر ڕۆژێک دەیم 2 ڕۆژ ئەوە دەڕم. تۆ تەمەنت چەندە مالیدی چەند؟ 30 ساڵ. 30 ساڵی. چەند منداڵت هەیە؟ 6 منداڵ. 6 منداڵ. ئەی باوکی منداڵەکان لا ئەوەژی عەمەلە دەکەن. جەنابەت خەڵکی شووی؟ خەڵکی ئیران. خەڵکی ئیرانی. هیچ کێشەیەکی تەندروستیت نییە؟ نەخ. هیچ؟ نە. ئەنیا توانی ئیشیش بکەیت؟ نەچێم ئیشی بکەم. بۆ؟ از ایرانی نشیم ایرانی از جور دادم خالی یعنی از لفظ مالی از وقت ایرانی شرمید کم یعنی وضعم به هنبی 10 سال پیش از به هنبی 10 سال پیش از به هنبی هم مجبورم حتما ایرانی اگر نیک صدر پوشم. تو خرچی شوی؟ خاکی سوریه چه شهرکی سوری؟ حسکه. حسکه. گنجێکی جوان. هیچ کێشەیەکی تەندروستیت نییە؟ ڕەوشە سەغلەمیەتە گەلێک باشە نا؟ بۆ ئیش ناکەیت؟ از ایش دکم. ئیش چی؟ مام ایشی غلط نکردیه. از ایش سر ترافلایتی بو خو گوریا دفروشم. گوری دەفرۆشی؟ دزی کردیه من دروزی کردیه او همو دناس. بەڵام تشکی غلط کردیه او. ئەوەی ئەوە ترێت گۆڕی فرۆشتن کلێنکس فرۆشتن گوڵ فرۆشتن وەکو وەسیلەیەک بۆی خەڵکێک پارە با بێ ئێوە ڕەحمتان پێ بکاتیان وەکو دەرۆزەکردن. لا الحمدلله ئەمە بە ئیشی خۆ دەکەم هەر ئیش دەکەم بە پارە دەفرۆشم بە پارەش دەکڕم ئەوەشیان. بۆچی هیچ ناسنامەیەکت پێ نییە؟ هەویەکت پێ نییە؟ هەویەمەیە لە ماڵێ بەس ناێنن لەگەڵ خۆم زر دەبێت. تۆ چیەکەیت لە ترافیکەکان؟ هەر دەگەڕێم سوال کار دەکەم. سوال دەکەیت؟ ئیشێکی خراپ نییە؟ بەرەوەڵە بەخوا لە خۆشی نایمە دەرێ بەوخوا 3 منداڵێک ڕوبەڕووی هیچی خراپ نابیتەوە خەڵکێک خوا نەخواستە بێوێ تۆ بەکاربێنێ ئیستیغلالە بکات. وەڵا ئەمەش پێمان خۆش نییە بێنێرە. چەند کەس هەبوو بە تۆی تۆ لە ترافیکەکان داوای ئیشی خراپی لێ کردووی؟ چەند کەس؟ کەس پێ خراپ قسەی پێم نەگوتیان. تا ئێستا کەس نەیوتوە؟ هیچ؟ نا. ڕۆژی چەندێک پێیاکەی؟ وەڵا 15 12 13 زەرە ڕەوەندەیە. تۆ چەند جار هاتووی بۆ قایمقامیەت چەند جار تۆیان گرتووە؟ لێرە؟ بەڵێ. ئەوە 2-3 جارە. 2-3 جار. ناتوێ وازبێنی؟ بەرەوەڵە دەمەوێ وازبێنم بەوخوا 3 منداڵێکی چکەمەیە کرێکیمە مێردەکەم کە ناسە ئەمە ماڵی مەسراف و منداڵ دەچێشم چ بکە. خەڵکی شوێی چۆ؟ پردێمە. پردێ؟ لە ساڵی چەندە لە هەولێر هەی؟ هەر لە هەولێر لە دایک بووینە. هەر لە هەولێر لە دایک بووی؟ هەلەوتەی هەن سوالەکەن؟ ناوەڵە. ئەی لە ساڵی چەندە دەستی کرد بە سوالکردن؟ وەڵاوە تێو نەبوونیە. چیرۆکەکان تا چەندە ڕاست و دروستن یان نەخێر بەشێکی زۆری هەڵدەستراون.
بەڵێ بۆ ڕاستی دروستی چیرۆکەکانیان من وەکو ئەفسەری یەکۆن لە بەشەکەمان من بە نەخێری داانێم لە بەڵێ ئەوانە مەهانە بۆ خۆیانە بیننەوە و یاخود هەتا عەدێک شتەکان ڕاستە ینی بڵێن هەمووی هەر نەخێر نییە پێیان نەڵێم خەڵکی شوێن ناسنامەیەک بیبینین لایەن نییە بۆچی هەڵی ناگرنەوەن بۆی نناسرێن بەڵێ بۆ ئەوی نەناسێن و بۆ ئەوەشە کە تەمەنەکەیان دیاری نەکرێت بۆ ئەوەی تەمەنەکەیان دیاری نەکرێت زۆر جارەوە خۆیان بە خوار تەمەەن 18 ساڵ ناوزەنگەکەن بۆی کە لە لای ئێمە دەژیر نەکەین و بە پسولەی فەرمی تەسلی بە بنکەی پۆلیسی نەوجەوانە بکرێت لەوێ پەڕاوی دێکۆنیان بۆ بکرێتەوە. بێزاری هاوڵاتیان و تەنانەت دروستکردنی ئاستەنگی هاتوچۆکردن لە ترافیکەکان بەهۆی سوالکەرەکانەوە بەتەواوی دروست بووە. بەڵام لەگەڵەوەشدا دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان داوا دەکەن پۆلیسی کۆمەڵایەتی و کۆمەڵگەی دروست بکرێن بۆ مامەڵەکردنی دروست لەگەڵ دەرۆزەکار و سوالکەرەکان باز لەوە دەکرێت لە کاتی دەستگیرکردنی سوالکەرەکاندا هەندێک جار ڕەچاوی مافەکانی مرۆڤ ناکرێت. پێویستە ئێمە وەکو کە دەستە باسمان کردو بۆی چارەسەر بکرێت پۆلیسێکی کۆمەڵایەتیمان هەبی ئەوە پیشنیارمان کرد بۆ وزارەتی ناوخۆ ڕاستە وزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتیەکی کردووە بەڵام هەتا ئێستا ئەکتیڤ نییە و ئەم پۆلیسانە ئەم کارمەندانەی ئەم بەڕێوەبەرایەتیە پێویستە ئەمانە خول و ڕاهێنانیان بۆ بکرێت چۆن مامەلە بکەن لەگەڵ ئەمانە بەپێی یاسای عێراقی یاسای سزادانی عێراقی و لە هەرێمی کوردستان مناڵ کە دەگاتە 11 ساڵ ئەگەر هەر سەرپێچیەکی کرد بەرپرسیارە بۆ سزادان لە خواردتر لە 11 ساڵ بەرپرس نییە جا لەبەرەوە دەبینی زۆربەی ئەم سوالکەرانەی کەوا تەعەدا لە خەڵکیش دەکەن یان دێنەوە جامی سەیارەکەت بە زۆر ئاوی فڕێدەدەن یانەوەیە بەس بۆ ئەوی شتێکی بدێ ئەگەر نەیدێ ڕەنگە مەعاملێکی نەشیاوش لەگەڵ دەکەن ئەمانە هەمووی خوارد دەساڵ یان ئەوانش ئەزانن دیارە باندێک هەیە ئەمانە بەکارەیەنی ئەمەش با لە بیر نەکەینەوە بەڵێ باند هەیە چونکە ینی بەعزە حالەتمان بینیوە بخۆم بە چاوی خۆم بینیوە ئافرەتە مناڵی بچووکی ساوا یەک مانگ چەند ڕۆژ بەکرێ وەرەگری ئەی خاتە ناو باوەشی بۆ ئەوەی عەتفی خەلک و ئەوەیە بۆ ئەوەی پارەی بنێ ئەم دیاردەیە ئەنوا ئەشکارشتی تەیە و لە زۆربەی وڵاتان وەکو باندە وەکو عیساباتێک لە پێشنیازتان کردووە پۆلیسی کۆمەڵایەتی پۆلیسی کۆمەڵایەتی هەبیتن ئەمە یەک بنکەکانی پۆلیس مامەلەیەکی جیاواز لەگەڵ ئەمانە بکرێتن. بە پێی نوێترین ئاماری چەند توێژەرێک کە بەهۆی ئەنجامدانی ڕۆپێویەکی مەیدانی و ئەنجامدانی 38 چاو پێکەوتنیش لەگەڵ بەرپرسانی پەیوەندیدار گەیشتوون بە کۆمەڵێک ژمارەی نوێ کە بۆ یەکەم جار و لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە دەخرێتە ڕوو. ژمارەکان دەڵێن لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 2000 کەس سوال دەکەن زیاتر لە 180 ئاوارە و بیانین ئاوارە سووریەکان بە ڕۆژاوی کوردستانیشەوە لە 165 سوالکەرەکان پێک دێنن ئاوارە عێراقی عەرەبەکان بە پلەی دووەم دێن قەرەج و دووەم و بێناسنامەکان ڕێژەی لە 110 پێک دەهێنن سوالکەری ناوخۆ کە خەڵکی هەرێمی کوردستانن تەنها لە 110 سوالکەرەکانن لە 115 سوالکەرەکان سوالکردن بەکاردەهێنن بۆ کاری لەشفرۆشی و فێڵکردن و هەندێک جار دزیکردنیش. بەهۆی بوونی چەندین کامپی بەرفراوانی ئاوارەکان لە سنووری پارێزگای هەولێر وای کردووە ڕێژەی سوالکەرەکان لە هەولێر زیاتر بێ لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان. هەموو ئەوانی دەستفرۆشیەکەن لە ترافیک لایتەکان ئەوە بیانوویەکە بۆ سوالکردن؟ بڵێ ئێمە بەپێی ئەو شارەزاییەی هەمانە و بەپێی ئەو ماوەی ڕابردوو کە کارمان لەسەر ئەو کەیسە کردووە بە هەر هەمووی مەسەلەکە سوالکردنەوە و کۆکردنەوەی پارێ و ڕاکشانی سۆزی هاوڵاتیان ئێمە زۆر ڕێگای بەڕاستی فرتوفێلیشمان لیان ئاشکرا کردووەکەوە بەداخەوە خەڵکانێک ئەو کاریان ئەنجام داوە هاوڵاتیش سۆزی بۆی چوە و بە تایبەت ئافرەت و ئەوانە کە پارەی زۆریشیان پێداون پێدوانی هەر خەڵکەکە خۆی هۆکارێکە بۆ بەردەوامبوونی دادێ سوالکردن پارە پێدان بەوانە بەردەوامی دانە بەکار جوڵانی عاتیفیان واکەوان بەردەوام داوا لە خەڵک دەکەین زۆر زار لە زۆر بۆنەی تریش داوامان لە خەڵک کردووە کەوا هاوکاری ئەوانە نەکەن ئەگەر خێر دەکەن خێر شوێنی خۆی هەیە خەڵکی تر هەیە کە خێری پێدەچیتن دەتوانن بیدۆزنەوە بەڵام ئەوانەی لەسەر شەقا من باوەڕکە زۆر جار لە ترافیکلایتەکان دەست درێژیان کردە سەر خەڵک جنێویان بە خەڵک داوە قسەی ناشیا و ناشرنیان بە خەڵک بەردیان بە سارەی خەڵک داداوە کە پارەی نەداونێ بە تایبەت ئافرەت زۆر تووشی ئەوە بوویتەوە لە ترافیکلایتەکان لە ڕێستۆرانتەکان کەسێک دەچی پشوەک بداتن لە کافەیەک بەڵام ئەوانە ئەو منداڵانە دێن بێزاری دەکەن زۆرزار لە خاوەنی کافەکانی ژەمە پەیوەندیمان
بۆ دەکرێت کە باز لەوە دەکەن کە بە شێوەیەک بێزاریان کرێەوە بۆیە باشترین ڕێگە چارە هاوکاری نەکردنی ئەو کەسانی زۆر باشە لە ماوەی ڕابردوویش دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ سەرنج و تێبینیکی لەسەر کاری لیژنەکانی بەڕێستان هەبووە بەس لەو کە هەندێک توندن لەگەڵ ئەو مناڵانە کە دەستگیرەکەیان لە ترافیکلایتەکان ئەبینرێن ڕاستە ئێوە بۆ توندیە مامەڵاکەن یان ناچارن تەواانم بەڕاشکاوە نەدەڵێم دەستەی مافی مرۆڤ ئاگای لە هیچ نییە تەنها لە ژوورەکانی خۆیان قسە دەکەن با ڕۆژێک لیژنەیەکیان چۆن وەکو زەنابت و ستافەک هەت هاتوونە بە دوواداچوونی مەدانی دەکەن ئەوانیش بابێن بە دوواداچوونێکی مەدانی بکەن. یەکێک لە شەوە ساردەکانی زستانە ئێرە ترافیکلایتی بەردەم مزگەوتی جەلیل خەیاتە لە هەولێر حەمزە منداڵێکی 10 ساڵە و تا ئەم ساتەوە خۆی دەڵێ 11 کات ژمێرە لەسەر ئەم شەقامە ساردە سوال دەکات داوا دەکات شۆفێرەکان کەمێک جامەکانیان بکەنەوە و هەست بەو سەرمایە بکەن کە ئەم دەیچێژێ حەمزە هەتا بڵێ جوان و نازدارە ئەگەر لەسەر ئەم شەقامە نەبێت لە هەر شوێنێکی دیکە بیبینیت گومان دەکەی ئەم منداڵە شیکە سوال بکات. چەند ساڵی؟ 10 ساڵ؟ ناو چییە؟ چێ؟ حەمزە جان باوکت چییە کات؟ ئیشی چی؟ هەمانی؟ لە سەعات چەندەوە لێرەی؟ لەنی وەڕۆ لێرەی؟ ئەو ئێستا سەعات 2:30 سەرمات نییە؟ زۆر جار گروپ و باندی جۆرا و جۆر منداڵان و بەتەمەنەکان بەکاردەهێنن بۆ ئەوەی هەست و سۆزی خەڵکی ڕابکێشن ئەم پیاوە خەڵکی ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانە تەمەنی 80 ساڵە لە ترافیکلایتی پارکی ئازادی سلێمانی کلێنس دەفرۆشێ دەڵێت ناچارم ئەو کارە بکەم. بۆچی کلێنس دەفرۆشی؟ بۆ دەفرۆشی تش نادۆری دەرەما تەنە فەڵان تەنە کۆسی کۆلیە نییە نییە گوم هاتەمە بەرە ئیرۆنی هاتم داکاتەمە بەرۆ سامانی بۆ کەس ئیشەکەی ئەنی خەڵکێکێت تۆ ئیشی بۆ بکەیان ئیش تەنایە ئیش تەنای بەڵانگۆزم چەند سەرخێزانی چەند منداڵت هەیە؟ 80 ساڵ ئەمی 80 ساڵ عمرتە 80 ساڵ عمر تۆ کلێنس دەفرۆشی لە ترافیکەکە لە ئێران چیت دەکرد؟ ئیرۆن تش تەنایە پێشتر چیت دەکرد پێشتر بەری؟ پێشتر پاس مازاو و ما پاس خۆی دەکرد ئەوژی پادیش هەموو مافرو ئەم ژنە خەڵکی قامیشلوێ و 5 منداڵی هەیە لەگەڵ یەکێک لە منداڵەکانی لە شەقامە سەرکیەکانی سلێمانی سوال دەکات بیانی سوالکردنەکەی ئەوەیە کە خاوەنی 5 منداڵە ناتوانێت بە خێویان بکات. تۆیت؟ ئەی چیەکە مێردەکەت چیەکە هاوسەرەکەت؟ موجودة بيا چیەکە؟ جديد بري نها دیابەکە بوو فیشەن شوێ دەراخۆ خاریە تۆ بێ ڕۆژانە ئاوە بگەڕی پارە کۆ بکەیتەوە هەموو ڕۆژێک ئاوا گەڕی؟ ئەزگا بە زروفێ من نەتەنگ بە ئەمڕۆ هیچیت پێیا کردووە هیچ هاوکاریان کردی ئەمڕۆ؟ خۆدێ برای منە چوومە جەم هەندێک جەماعەت هاوکاریان کردی؟ دەتەعالا بدەتەوە بدەوە تەخسیریە منەکرد. بە پێی دەرەنجامێکی ڕووپێوی بەڕێوەبەرایەتی گشتی کۆمەڵایەتی سلێمانی کە بۆ منداڵانی ئیشکار لە سنووری ناوشاری سلێمانی خراوەتە ڕوو کۆمەڵێک لە منداڵ لە ترافیک لایت و بازار و شوێنە گشتیەکان وەرگیراون وەک نمونە دەرکەوتووە نزیکەی لە 150 ئەو منداڵانە کە زۆرینەیان عەرەبی عێراقین لە ژێر ناوی دەستفرۆشی بۆ سوالکردن بەکاردەهێنرێن لە خوێندن و مافە سەرەتاییەکان بێبەش بوون. ئێوە لە پۆستێکتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاماژەتان بەوە کردووە کە دیاردەی سوالکردن خەڵکی هەرێمی کوردستان خۆیان هۆکارن بۆ ئەوی بەردەوام بێت. ئەمە ڕوونترەوەم پێ بڵێ بۆچی خەڵک هۆکارە بۆ ئەوی سوالکردن درێژەی هەبێ و سوالکەرەکان بەردەوام بن لەو جۆرە کارەیان؟ سەرچاوی یەکەم و بەردەوامی مانەوەی سوال بەردەوامی سوال و سوالکەرەکان لەسەر شەقامەکانی بینین هاوڵاتیانن تاو کاتێ هاوڵاتیان بەردەوام من لە پێدانی ئەو بڕەپارە کەمە ئەگەرچی کەمیشە بەڵام بۆ ئەوان کەمەکانە بنە زۆر ئەوان بەردەوامە بن لەو ئیشە و ئەو لایەنە عاتفیەی لە لای ئینسانی کورد هەیە بە تایبەت ئەو هەستە ئاینی کە هەیە وای کردووە ویژدانیە وای کردووە کە تاکی کورد سەخیە لە پێدانی بڕەپارە کەمەکانیش ئەگەرچی کەمیش بن بۆیە تا ئەو کاتێ ئەو بڕەپارانە بەردەوام من بەڕاستی سوالکەرەکان بەردەوامە بن ئیجراعاتی قانونی و دەستگاکان بەس نییە بۆ ئەوەی دیاردەی سوال لەسەر شەقامەکان نەمێنن ئەبێ هاوڵاتی وشیار بێتەوە لەوەی کە سوالکەرەکان هەژارەکان نین
سوالکەرەکان ئیشێکەکەن کە پیشەیانە بۆتە پیشە لایەن و هەژارەکان دەروون بەرزن و هەرگیز ئامادەی دەستپانکردنەوە نین لە خەڵک ئەوانەی دەستپانەکەنەوە فێربوون ئەمە پیشەیەکە هێندێکیان هەروەکو کللتور لایەن بۆتە پیشە هەندێکیان دۆخێک دروست بووە چوونەتە ناو ئەو پیشەوە بە ئاسانی جوازی لێنایەن بەڕێزیشتان ئەو زانیاریە پڕژاستەکەنەوە کە هەندێک لە ترافیک لایتەکان یا هەندێک لە مزگەوتەکان بە تایبەتی لە ڕۆژانی هەینی دوای نوێژی هەینی بە خۆنتەرات گیراون و ئەو شوێنانە کۆمەڵێک سوالکەری دیاریکرا و بۆی ئەچن و داوای خێر لە هاوڵاتیانەکەن ئەمە تاچەنێ وایە ئەو زانیاریانە دروستن خەڵکانێک وەک بەشێک لە بازرگانی کردن بە مرۆڤ وەکو گروپی مافیایی مناڵ استیغلالەکەن بە ساڵات و استیغلالەکەن بەبێ ئیرادەی خۆیان بەبێەوەی ئەو پارانە بۆ ئەوان خەرج بکرێتەوە بۆ سەرنجڕاکێشانی زیاتری خەڵک بۆ کۆکردنەوەی پارەی زیاتر بەڵە گروپ هەیە کە ئەوە کارێتی ئەوە پیشەیەتی لە ڕێگەی استیغلالکردنی مناڵ ژن بە ساڵات و پارە کۆکاتەوە و بەشێکن لە باندێکی مافیایی بەڕێستان لەم ئامارە ئەوەتان ڕوون کردوێتەوە کە ڕوپێوی مناڵانی ئیشکەر چۆنە بەپێی تەمەنەکان 4 بۆ 6 ساڵ 7 بۆ 9 ساڵ 10 بۆ 12 ساڵ 13 بۆ 15 ساڵ تا چەنە ئەزانن ئەم مناڵانە بەڕاستی ئیش ئەکەنەوە ناچاریانەکەن ئیشکەنیان نەخێر بەشێک لەم ئامارە پێمانەڵێ کە بە هەمان زۆر ئەم منداڵانە لە سنووری پارێزگای سلێمانی سوالەکەن و بەکارێ هێنرێن بۆ سوالکردن تەبان ئەمە بۆ مناڵانی ئیشکەرنەوەکو سوال کرد بەڵام لە 35 ئەو منداڵانی لە سلێمانی ئیشیان پێکرێ تەمەنیان لە خوار 12 ساڵەوەیە لە خوار 12 ساڵ چی ئیشێک دەتوانێت بکە مانەوەیە جۆرێک لە جۆرەکان سوالەکە سوالی پێکرێ و بە ئیرادەی خۆشی نییە و ئەمانە زۆرینەیان لە ڕەگەزی کوڕن ئەمانە زۆرینەیان لە نەتەوەی عەرەبن من لێرەوە لە بەرنامەکەی جەناتەوە هەموو هاوڵاتێک لە سنووری پارێزگای سلێمانی ئاگادارەکەمەوە هیچ مناڵێک لە بەرمانەوە لەبەر خواردن لەبەر جلوبەرێک لەبەر ئەوەی شوێنی نییە لەبەرەوەی لایانی تەندروستی ڕەچاو ناکرێت لەبەر خوێندنەکەی پێویستی بە سوال نییە ئێمە ماڵەکانی مناڵان باشترین خزمەتەکەن هیچ بە ساڵاچوویەک لەبەر ئەم هۆکارانەی باسمان کرد پێویستی بەوە نیە سوالکە هەر بە ساڵاچوویە کەسی نەبێت چاودێری بکە کەسی نەبێت سەرپەرشتی بکە کەسی نەبێت خواردن و جلوبەرگ و شوێنی مانەوەی بۆ تەرتیب بکە و خزمەتی بکە ماڵی بە ساڵاچوان باشترین خزمەتەکە. لە شەقامی سالمی شاری سلێمانی ژنێکی بە تەمەن و 2 کچی گەنج دانیشتون بە مەبەستی سوالکردن لێرەوە گیتاریش لێ دەدرێت. مەبەستم بوو بزانم کچەکان خەڵکی کوێن و بۆچی لەو شەوە ساردەی زستانی سلێمانیدا ئەم کارە دەکەن. حاڵە باشە ڕۆژ بیە خەڵکی شووی بۆکان لە ئێران لە بۆکانەوە هاتووی وەزە ئێران باش نەبوو ئێستا دەمەگاگەم وەز ئەی مادی وەز ئیش بانزین هەش نییە ساغ بێ خۆ هەدەمێکە لێرەی چەندێک هەرەوی شاک هیچتر ناکەین هیچ کەس پارەت نایەت هێ بڵێ با بڕۆین نایکی ئەگە پارەکەیش زۆر بێ پێشیان نوتویت ها خەڵکی شووی تۆ کوێ هەروە پرسە خەڵکی شوێ سلێمانی چۆ خەڵکی چ گەڕێکێ هەر لە خەبات خەبات ئەی چۆن ئەو کارە ئاکەی مەجبوری خەڵکی سێغلار ناکە بڵێ با بڕۆین خەڵک پێت ناڵێن بۆ ئیشی خراپ ئەگەرچی بەشێک لە سوالکەرەکان ڕاستەوخۆ دانانێن بەوەی کە هەندێک جار لەشفرۆشی دەکەن لە بەرامبەر بڕێک پارە بەڵام لەم دیمەرانەدا زۆر بەڕوونی دەردەکەوێت کە چۆن مامەڵەی ئەو کارە دەکەن لەگەڵ بەشێک لە شۆفێرەکان کە لەو شەقامەوە تێدەپەڕن. ئەو کەسانی وەک سوالکەر دەستگیر دەکرێن بە غرامە و پێبژاردنێکی ڕەمزی کە زۆر جار 10,000 دیناری عێراقیە سزا دەدرێن ئەگەر بێت و پێشینەیان نەبێ یاخۆت فەرمانی دەستگیرکردنیان نەبێ زۆرینیان ئازاد دەکرێن نەبوونی یاسایەکی بەهێز کە بەڕوونی ئاماژەی بەوە کردبێ کە چۆن دەکرێت مامەڵەی تایبەت لەگەڵ سوالکەرەکان بکرێ بە یەکێک لە گرفتەکان دادەنرێ بۆ بەردەوامبوونی سوالکردن و کۆنتترۆل نەکردنی.
ئەگەر ئیرادە هەبێ هیچ شتێک زەحمەت نییە لەبەرەوەی پێویستمان بە یاسایەکی تایبەتمەند هەیە لەم بوارەدا کە هەموو لایەنەکان بەپێی ئەو شێوازە تازانی کە لە تاوانی و بۆ شێوازە ڕێکخراوی کە لە تاوانی با بڵین سوالکردن و دەرۆزەکردندا بەکاردەهێنرێ و هەم دەستگایەکی تایبەتمەند هەبێ ئەو یاسایە دەستگایەکی تایبەتمەند دیاری بکە و دروست بکە کە تایبەت بێ بە بەدواداچوون و بە لێکۆڵینەوە و بە چۆنەڵەی لەو بوارەیە کاری ئەوە بێ کە ئەم دیاردەیە یاساکە جێبەجێکە بە شێوازێک کە بتوانین ئەم دیاردە دزێەوە کە چۆن لایانی تری لێ ئەەکەوێتەوە تاوانێکی لێ ئەەکەوێتەوە کە ئاساری خراپی نەرێنی بۆ سەر هەبوو لایەنەکانی ژیانی تاک و کۆمەلگاشەیە. بێجگە لە بەکارهێنانی هەندێک لە ژنە سوالکەرەکان بۆ کاری لەشفرۆشی زۆر جاریش بەشێک لە سوالکەرەکان بەکاردەهێنرێن بۆ کاری هەواڵگری و سیخوڕی. پۆلیسی هەرێم وەک پێویست ناتوانێت دیاردەی سوالکردن کۆنتترۆل بکات. زۆر جارێمە ئاقینە سیارە و لە حدودی ئەو شوێنانی کە ئەکەوێتە دەرەوەی هەرم لێوە بەرڵانەکەینەوە بینین ئیتریا دێنەوە یا ئەڕۆن. بۆچی ناتوانرێ ڕێیان لێ بگیرێ کە جاری تر نێنەوە؟ ئاخر خۆتۆ ئێرە عێراق عێراق لە بەسرەوە تا زافەوە عێراق هەبی پێ عێراقی ئێمە ئاچین بۆ بەسرە ئەوان دێن بۆ ئێرە ڕێک و پێخۆ بە تۆ ناڵێن بۆ سوالکردنیە. ئێمە هەدەفمان ئەوەیە کە ئەم دیاردەیە نەهێڵین. لێرە ئاگادارتانەکەم وڵاتانی جیهانیش بەهۆی ئەم دیاردەیەوە ئەناڵێنن ئەچی بۆ خارجی تر ئەوان ئوسلوبەکان گۆڕیەوە هیوای دیایە مۆسیقالێدا هیوای دیایە حیوانێک لای خۆدانێ هیوای دیایە بە طریقەیەک لە طریقان تەقریر طبی پێ و دانەوەی خارج بەس ئەم دیاردەیە عالەمیە ئێمە هەوڵە دەین لێرە بەالحەمدوللا ئێستا ماوەیەکە وەزعی مادی ئێمە خۆمان باشە ڕەنگە هەر قبوڵ نەکەین ئەوانەی وڵاتانی خۆمان کە خەڵکی لای خۆمانن بۆ شێوەیە بێ ئەوانی تریش کە خەڵکی لای خۆمانین هەوڵمانداوە بیانگرین و لە ڕێدا دوێر و قەراری مەحکەمە و کە تەسفیریان بکەین. تەنها هەرەوەندەیش نییە زۆر جار بەشێک لەو منداڵانی بۆ سوالکردن لە بەرامبەر کرێکی ڕەمزی بەکاردەهێنرێن بەشێک لە جەستەیشیان بازرگانی پێوەکراوە بە تایبەتی بازرگانی بە گورچیلەی منداڵەکانەوە. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین دیاردەی سوالکردن و دەرۆزەکردن دیاردەیەکی جیهانیە و بە ئاسانی ناتوانرێ کۆنتترۆڵ و بنەبڕ بکرێ ئەگەرچی چەندین جار هەوڵ هەیە کە ئەم کەسانە دوور بخرێنەوە لە سوالکردن دەستگیر دەکرێن دەهێنرێنە بنکەکانی پۆلیس پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ دەکرێتەوە بەڵام ئەوان واز لە پیشەکەیان ناهێنن لە ئەم پرۆگرامەژەوە ڕوون بوویەوە کە بۆ هەندێک کەس سوالکردن پیشەیەکە ئەوەندە پارەیان دەست دەکەوێ کە ناتوانن وازی لێ بهێنن. عاتیفەی تاشی کوردیش هۆکارێکە بۆ ئەوەی سوالکردن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەربڵاو بەردەوام بێ تا بەرنامێکی دیکە مولای لە خۆشیابن خواتان لەگەڵ.